ئەوەستایەکە لەوێ جوان بوویە ئەوەستایەکە چێ چێ بکەوە چۆنی ئازاد باشی ئارە دەڵێم سبەینێ ڕۆژی ئاڵایە خۆت ئامادە کردووە خێدەڕە ئاڵای عاریسن بەخۆم بۆ بیرەکەم سەبقات باشە چۆن شتی وا دەڵێ دەنا مندام ناوە سبەینێ شەعرە چ بخوێنمەوە کە باکم بۆم چێتاقەتێ کاکە وەڵە دەنا مندام نایە شەعرە چ بخوێنمەوە کە باکم بۆ من نووسیوە بە خۆت دەزانی بابم برینداری دەنگە ئەو دەوە بۆ من نووسیوە کە خاک و ئاڵە و نیشتیمانی خۆش بێ گۆرە دەمڕۆیشت باقە دەخۆن کەمەی خۆن دەکات بەخەرێکی بەزم و ڕەزمی خۆدو ئەدی باوکت لەکوێیە دیتە داوامی دوسێ ڕۆژە دێتەوە یعنی بابت لە شەڕەیە ئەچ خەریکی گەمەکردنی گۆرە دێتەوە دێت دوسێ ڕۆژە دێتەوە وەڵا هیچ پێناچتم باوکت خۆش بوێ وەڵە لا دوو چاوم خۆشتر دێت وەڵا لەگەرت تو سوودی نییە ئەمن دەڕۆم خوا حافیز سلام علیکم ڕەکەم چۆنی خۆش بوو سپاس پێویست ناکە کوڕەکەم سپاس سپاس کوڕەکەم خۆش بوو سپاس کوڕەکەم هی کوڕەکەم نازانم چۆن پێت بڵێم کوڕەکەم باوکم لە جەنگی ئەمجارە شەهید بوو بۆ خۆتان خۆش بوو چی شەهید بوو مرو مرو بابا مرو بوزي من ديغي ذاك جيان برينا سر هروا بويلي مرو مرو بابا مرو بوزي من ديغي ذاك جيان برينا سر هروا بويلي کوڕەکەم باوکم بەردەوەی گیانی بسپێرێت دوو ئامانەتی دابەمە لكن سوازي باوشتي أمان كيبه أمان كيبه مرو مرو بابا مرو زمن دلي لك جيان برينا سرهر وأويلي کوڕەکەم من دەبێ بڕۆم بەلەمە بۆ مرو 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 پڕی شیرینم من بەر لەوەی بچمەوە بۆ دەوام ئەو جارە ویستم ئەو نامەیەت بۆ بنووسم چونکە ئەو جارەیان لەبەرەوەی پێشەوەی جەنگم نازانم ئاخۆ دەگەڕێمەوە لای ئێوە یا پڕیان بۆیە چاک دەزانم تۆ هێشتا ئەو هەستە پیرۆزەت لەلا دروست نەبووەکە خاک و ئاڵا و نیشتیمانی خۆت خۆش بوێت بەڵام کوڕەکەم کات لێ دەکەم کە ڕێزی تەواو لە ئاڵای پیرۆزی کوردستان بگری لەبەرەوەی باوکت و هەزارانی وەکو باوکت لە پێناوی ئەم خاکە جەنگاون و شەهید بوون کوڕی شیرینم ئازاد تۆ گەورەی ماڵی منی پێویستە تۆ ئاگات لە دایک و خوشکت و براکەت بێت چونکە تۆ گەورەی ماڵی منی دوا هەناسەم بەرگری لە خاک کوردستان بووم ئاگاداری خێزانەکەمان بوو
هەرگیز بێڕێزی نەکەم بەرامبەر ئاڵای کوردستان. زۆر سپاس.